من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردیگارتان لەسەر بێت. خۆشحاڵ و بەختەوەرین لەو بەرنامەیەش بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتینەوە لە نێومانجی ڕەمەزانی پیرۆز لە درێژەی کار و چالاکیەکانی دەستگای خێرخوازی بەخشین. ئەمڕۆ لە شاری هەولێر نووسینگەی هەولێر هەڵدەستێت بە دابەشکردنی هاوکاری و یارمەتی بەسەر 100 نەخۆش لە نەخۆشخانەی نانەکەلی بەو هیوایەن کەوا ببێتە مایەی چارەسەر و عیلاج و هەروەها ببێتە ئەوەی کەوا کەلێنێکیان پۆپڕ بکاتەوە لەو نەهامەتی و ناسۆری و ناخۆشەی کەوا بەسەریان هاتووە و ئەو هاوکاری و یارمەتیانە لە ڕێگای ئێوەی خێرخواز و خواپێداوەوە گەیەندراوەتە دەستگای خێرخوازی بەخشین و هەروەها دەستگای خێرخوازی بەخشینیش بەو پەڕی ئەمانەت و دەستپاچیەوە دەگەیەنێتە دەست ئەو کەسانێکەوە پێویست و محتاجن لەو نەخۆشانە. لەگەڵمان بن لەو ئەو ڕاپۆرتە. ئەمە دەستخۆشیان لێ دەکەین، زۆر سوپاسیان دەکەین، خوددا نمونیان زیاد بکە. ئەمن باش بەحرم تازە لەکەرە مۆساژ باسم بکرێت. ئەو عیلاجەی ئێستا ئەمن بەکاری دەیم لە بۆ مندارەکەم پاکەتەکە 2 پاکدا 28 تێدایە بە 6 وەرەقەیە. ئێستا پێم گۆت کاکە وەڵا وەزعکە ئەوە خەسخانە پێویستی زۆر بەو عیلاجانەیە. زەمە داوایان لێ دەکەین لەوانە و لە خێرخوازان و لەخوا پێداوان داوایان لێ دەکەین کە یارمەتی ئەو خەڵکەی بدەن، ئەو فەقیرانە بدەن، ئەو نەخۆشانێک کە لەوێنە پێویستیان بەو عیلاجانەیە. عیلاجیان هەیە گرانە کاکە ئەو کاسەیە ینی میسانە کامرە موچەی هەیە یان دەویشێکی زۆر باش هەبی ئەگەر ئیشێکی باش نەبی زەحمەتە ئەو عیلاجانە ینی مانگانە دەرزی هەیە کابرا دەی بە 50 وەرەقەیە. يعني باسی ئەو شتانە دەکە ئەو شتانە گەلێک زۆرە کاکە. لێمە داوایان لێ دەکەین و دەستخۆش لەو دەستگای بەخشینی دەکەین و زۆر سوپاسیان دەکەین و خوددا نمونیان زیاد بکە. زۆر سوپاسی ئێوەش یەکەم و زۆر سوپاسان دەکەم. والله زۆر سوپاسیان دەکەین لەو دەستگای خێرخوازی بەخشین. نەخۆشەکان بە حەقیقەت زۆر پێویستیان بە یارمەتیە، مەسرفێکی زۆریان دەوێت. هەندێک کەسێ لە ڕووخوازێت باشە لە ڕووخواز زیادی بەسەند دەکەی وەزعی زۆر خراپە. ئەوەی کە وەزع خراپە بە حەقیقەت هەکوی چاو یانی ئاوڕلەوان بدرێتەوە. هەندێک لەوێ لە خەستەخانەی هەکوێ ئەوانە دەستنیشان بکرێت بە حەقیقەت کاسبیشیان پێ ناکرێت ئەوەی کە ئەو نەخۆشەی هەیە. خۆم داوای ئەوە دەکەم کە لە خەستەخانەی بچن جیهان نەخۆشی زۆر پێویستە ئەوانەش ڕاستە هەموو نەخۆشە بەس هەیە زۆر پێویستە چاوەکی ئاوەکی هەوڵ بدەنەوە بە حەقیقەت. وانه وصي باجنيا علي ويندر سعودي ويندر كان درس باستان دكم بوم يارمتيان هي داول خخوازان دكم يارمتي او كم دناتن بوي باش الى ازار كان كم كانوا براسي ازري في استا ولو قيراني ولو باشياء او بوان زور خير شي غوري هي دار نوني وشوان زور بي بوي ام نوع شخصانه دڵیان خۆش خاص بەم جێژنەیە کە منداڵەکان بار برێک بۆیان دەفتە دڵخۆشکەرێک بۆ نەخۆشەکان بۆ دەوڕەمەندانە کرد لە خەزانەکانەوە هەیە یارمەتیاندەن وەکو خوا گەورە پاداشی زیاتریان بداتەوە. زۆر سوپاسیان دەکەین. هیوادار نمونەی وەکوانە زۆربی هیوادارن بەرەو پێشچن خوا بەرەکەداتە ڕزقیان دنیا و قیامەت سەرفراز و نازحی سەرکەوتیان بکات. من بە ناوی دایکی نەخۆشێکەوە وەکو نەخۆشیانی شێرپەنجە دەستخۆشی خۆمان لە بەرنامەی بەخشینەکەی خۆی گەورە پاداشتیان باتەوە و داوا لە خێرخوازانی شەکەین داوا لە خێرخوازانەکەین یارمەتی ئەو نەخۆشانە بدەن چونکە زۆر پێویستیان بە یارمەتیە زۆر پێویستیان بە عیلاجە. بێگومان ئەگەر ئەوان هاوکاریەکانیان بگەێنە بەرنامەی بەخشین ئەوانیش لە ڕێی خۆیانەوە بیگەێنە نەخۆشخانەی نانەکەلی چونکە زۆر پێویستیان بە یارمەتیە. پێشەشی بە زۆر سوپاسی دەستگای خێرخوازی بەخشین دەکەین کە یارمەتی ئەو هەژارانە دەدا، نەخۆشان دەدا. داوا لە خەڵکی
خوا پێدا و خەڵکی دەوڵەمەندەکەین یارمەتی زیاتر بدەن داوا لە خەڵکی دەکەم زۆر پێویستیان ئەو نەخۆشانە زۆر پێویستیان بە عیلازەکان گرانە ئەگەر هەموو کەسێک بتوانین لەک نەخۆی یارمەتی ئەو خەڵکەی بدات شتێکی زۆر باشە خوا تەمەنیان درێژکە. نەخۆشەکە تو چییە؟ شێر 50 یارمەتیمان بدەن. خێرخوازان یارمەتتان دەن؟ پێویستان بە دەرمانەوە؟ ئەوە لە خێرخوازان ئاوڕەتی لەوانەی نەخۆشن بدەنەوە چیژمە 120 حەبیلیۆن ئوسترالیا لە ڕۆژی پێش ڕەمەزانی 120 دەرزیات تا ئێستا نەیکڕیان نەبوونن نەیان کڕیا حەیبی تێدا نییە بەخوای بە ڕۆژیشە بەخوای چیژی خۆشم حینە لە مادە ئاسنی نییە بزەبت حینە ئەوها هەویەی هەیە دەچی ئەوەی تێدەکاتن مادەی ئاسنی تێدەکات بەخوای بە ساوکاری لێ نەهاتیە ناوەڵڵا وەڵڵای قسەم ئەوەیە داها لە هەموو خێرخوازان دەکەم لۆ ئەو نەخۆشانە خوا خێریان بنووسیە گەشتەچیان مانگانە لۆ ببڕنەوە داوام ئەوەندەیە خوا خێری هەموو لایەکی بنووسی وەکو توشبووی نەخۆش شێر 50 لە خێرخوازان دەکەم یارمەتیمان بدەن چونکە داو دەرمانەکان گران بە ئێمە ناکردرێ دەرمان بێن لەو نەهامەتیە لەو نەخۆشی توشبووی شێر 50 داوای هاوکاریان لێ دەکەین دەستخۆشیان لێ دەکەم خۆ خێریان بنووسێ خوات زیانداتەوە بەرنامەیەکی باشە بۆ هەژاران چۆن هاوکاریان دەکەن دەستیان خۆش بخوا زیان بداتەوە. سەرەتا دەستخۆشی لە ئێوە بەڕێز دەکەم دەستخۆشی لەو خێرخوازانە دەکەم کە بە هەزاریەکی بگەت دەستی خێدرێ دەکەن و ئەو خەڵکە موسڵمانە ئیشاڵڵا لە دنیا و لە قیامەت خوا پاداشتیان دەداتەوە بەڕاستی جێگەی دەستخۆشیە. ڕاستی ئێستا چێشێ ئەو نەخۆشانەی کە هەر نەخۆشێک بی ئەوزە من یەک لەوانەوە کە زەرعی کلێم لەو مندارەش خۆم کردیا ئەو مندارەش پێویستی بە هەموو سەرماگان پێویستی بە عیلازی هەیە زیاتر لە 200,000 ئەو عیلازە کێشەکەش ئەو نییە کە مەسرەفەکەی گرانیانەوە کێشەکەی ئەوەیە ئەو عیلازە بەینابین دەبڕێ نامینێ دەبێت تو لە دەرەوە بینی مەسەر لە تورکیای دێنی یان دەبی لە جنوب بینی ئەوزە لە بەغدایە دێنی لە کەرکوچێ دێنی یان لەو جێیانە دەبی بینی حکوومەتیش وەکو پێویست برێن لە ڕێی دەفتەریان شتەچی لەو بابەتەی هەر نەستایە بە تەوزیعکردنی دەرمان ئێستا بۆ سارێک بۆ 2 سار تقریبان لەو 2 ساری دەچی ئەو زەرعام کردیا 2000 حەبم وەرگرتیا جارە شڕۆ بم وەرگرتیا خلاص باقی هەمووی لە بەرچی خۆم کردی و مەسرف هەموو بە خۆم کردی. یەکێ لە پرۆژەکانی ئەم ساڵ لە مانجی ڕەمەزان کە دەستگای خێرخوازی بەخشین ڕاگەاندووە نزیکەی 30 پرۆژەیە بۆ تەواوی کوردستان بۆ تەواوی شار و شارۆچکەکان بتوانین ئێمە ئەم پرۆژانە جێبەجێ بکەین کە پێکهاتوون لە دروستکردنی سێخان و واروە هاوکاریکردنی نەخۆشانی تەلاسیما و شێر 50 و نەخۆشانی غەسلی گورچیلە و کەم ئەندامان و هەروە بێباوکان جگە لەمانە ئێمە 6,000 خانەوادە دیاریمان کردووە کە سەبەتەی خۆراکی مانگی ڕەمەزانیان پێ بدەن ئەمانە کۆمەڵی پرۆژە بن کە خۆی دەبینێتەوە لە 30 پرۆژە ئێمە لە مانجی ڕەمەزانی ئەم ساڵەکە کە ئێستا جێبەجێیان دەکەین بتوانین جێبەجێ بکەین وەکو هەولێر نووسنگی هەولێریش ئەمڕۆکە ئێمە لە شاری هەولێر هەڵساین بە ئەنجامدانی پرۆژەیەک بۆ نەخۆشخانەی نانەکەلی کە بڕی 10 ملیۆن دینارمان بۆ ئامادە کردبوون بە سەریاندا دابەشکەین بۆ هەر نەخۆشێک بڕی 100,000 دیناری پێ بدەین. بەخشین
خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 961 11 0 961 35 0 750 723 25 55. بەڵێ بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین، ئەوەی بینیتان هاوکاری و کۆمەچی و یارمەتی سەد نەخۆش بوون لە نەخۆشەکانی نەخۆشخانەی نانەکەلی کەوا بڕی 10 ملیۆن دیناریان بۆ دابین کرابوو، هەر نەخۆشێک 100,000 دیناری پێدرا. ئەوەی کەوا بەخشرا لێرە بینیمان دڵخۆشی منداڵەکان و نەخۆشەکان و دایک و باوکی نەخۆشەکان بوو و هەروەها بێگومان دڵخۆشی ئێوەشی تێدا بوو بەوەی کەوا کۆمەڵێک لەو نەخۆشانە دڵیان خۆش بوو، بەڵام هەر هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا ئێوەی خێرخواز و ئێوەی خواپێدا و لەو کاتەی کەوا دڵی کەسانێک خۆش دەکەن بە هاوکاری و یارمەتی و دەستگیرۆیی بەرنامەی بەخشین یاخود دەستگای خێرخوازی بەخشین، بە هەمان شێوە دەستگاش بەو شێوازە دەبەخشێتەوە سەر ئەو کەسانی کەوا پێویست و مستحقن. بۆیە لە مانجی ڕەمەزاندا خێرەکانتان زیاتر بکەن بۆ ئەوەی کەوا خوای پەروەردیگاریش بەرەکەت بێخێتە نێو ماڵ و سەروەت و سامان و هەموو لایەتیشمان بپارێزێتن لە نەخۆشی و لە نەهامەتی و لە دەردەسەری. تا لە بەرنامەیەکی تر پێتان دەگەینەوە، بەخوای پەروەردیگارتان دەسپێرین. خواتان لەگەڵ.